نای بەڕێزە مامۆستا پەروین مامۆستا پەروین مامۆستای چ دەرسێکی مامۆستا پەروین بەڕێوەبەری ئامادەی بە دەقال ساق بێ سەرکەوتوبی بەڕێوەبەرایەتی قورس نییە باش لێرە هاتووە لێرە هاتی لێ لە شستاق بوو سەرکەوتوبی ئینشەڵڵا چۆنە هاتیتە فامیلی وەم بەخۆی سوتفە بوو سوتفە بوو بە سوتفە هاتی شتیشی زۆر کڕیوە ئەری بۆخۆ لە ئەس مامۆستا بۆنیشم مێشا کردوە دەی لە شستاق بەیانخوا ئێمە بەرنامەی مایکە سوورەکە پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە دزانی دەبیتە خاوەن خەڵات ئینشاءالله ئەگەر نابێت شتێکی خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردنا شتێکی خۆش ڕووی داوێ ئینشاءالله باشە مەتەڵێکمان هەیە لە مەتەڵی کوردی بەڵێ زۆر خراپی بابی گۆڕینەڵێ لە مەتەڵا زۆر خراپە زۆر خراپە پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات ئینشەڵڵا پرسیارەکەش ئەوەیە قورئانی پیرۆز چەند سوورەتە 114 سوورەتە دەست خۆش پێویستی بە اختیار نەکرد ماشەڵڵا خۆی مامۆستا عەرەبیە و پرسیارەکەی ئێمەش ئاینیە بۆ خاوەن خەڵات دەستە خۆش بێ مامۆستاگیان خەڵاتی ئێمە بۆ بەڕێزت بۆ هیوای سوودی لێوەرگریت ئەوە دەچیتە فامیلی باربەر ساڵۆن ئەو کارە دەکەیت هەروەها ئەوەش کارتی ئەربێلایە دیجیتال سیتی دەچیتە سەرەوە بازاڕی دەکەیت باشە سەرکەوتوبی مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەشداریت کاتێک خۆش خوال لەگەڵ